دوای زیاتر لە 2 مانگمانەوەیان لەناو دەریا لەگەڵ سەگەکەی بە موعجیزە ڕزگاریان بوو. بە مەبەستی گەشت چوون، بەڵام زریانێکی بەهێز ڕێڕەوەکەی گۆڕی و بۆ زیاتر لە 2 مانگ لەناو دەریادا مانەوە. ئەوان تەنها ماسی کاڵ و ئاوی دەریایان دەخوارد. دەریاوانێکی ئوسترالی بە ناوی تیم شادۆکی تەمەن 51 ساڵ لە کۆتایی مانگی 4 ئەم ساڵ بە بەلەمەکەیەوە بە ئاکووری ئۆقیانوسی هێمنی جێهێشت و بەرەو پۆلینزیای فەڕەنسی لە مەکسیک بەڕێکەوت. لەو گەشتەیدا سەگە هاوڕەکەی بە ناوی بێلا لەگەڵیدا بوو. ئەوەی بەبیریدا نەدەهات ڕوویدا و بۆ زیاتر لە 2 مانگ ون بوون. شادۆکی تەمەن 51 ساڵ و سەگەکەی بە ناو دەریادا بەڕێکەوتن و دوای ماوەیەک مانەوەیان ڕوبەڕووی زریانێکی تند بوونەوە و بەلەمەلەدا دروستکراوەکەیان ڕێڕەوی گۆڕی و ئاڕاستەیەکی نادیاری گرت و بە تەواوی ون بوون. بەهۆی شەپۆلە توندەکانیشەوە سەرجەم ئامێرە ئەلیکترۆنەکانی ناو بەلەمەکە لە کارکەوتن یان کەوتنە ناو دەریاوە و بەو هۆیەشەوە پەیوەندیان بە وشکانی و پشڕا و هیچ هۆکارێک نەما بۆ دەرباز بوون. دوای زیاتر لە 2 مانگمانەوەیان لە ناو دەریادا دوجار خۆری ڕزگاریان هەڵات و چەند ڕاوچیەک کە بەستی ڕاوەماسی ڕوویان لە ناوچەکە کردبوو شادۆک و سەگەکەیان لەسەر بەلەمەکە بینی و ڕزگاریان کردن. لە گرتەیەکی ڤیدیۆیشدا کە دوای ڕزگارکردنیان تۆمار کراوە، شادۆک چیرۆکی ئەو ماوەیە دەجێڕێتەوە کە لەگەڵ بێلای هاوڕێی چاوەڕوانی چارەنووسیان دەکرد. شادۆک دەڵێت لەو ماوەیەدا تەنها ماسی کاڵ و ئاوی دەریامان دەخوارد و ئەوە موعجیزە بوو کە ئێمەی ڕزگار کرد.